لەوانە بەرەنگاربوونەوەی توونتیژی لەسەر بنەمای ڕێگەزی. بەپێی راپۆرتی ساڵانەی سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ بۆ ساڵی 2016 لە دادگاکانی سلێمانی و هەولێر و دۆک و گەرمیان و بنکەکانی ئاسایش و پۆلیسی و شارانەدا 1057 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ لە پرۆسەی دادگایکردندا تۆمار کراوە. بە شێوەیەک 679 حاڵەت لە دادگای لێکۆڵینەوە و بنکەکانی پۆلیس و ئاسایشدا بەرامبەر بە هاوڵاتیان ئەنجام درراوە. لەو ڕێژەیەش 201 حاڵەتیان بەکارهێنانی توندوتیژی و ئەشکەنجەدان بووە. بەلای ئێمە وەک کەسانی یاسایی وەکو ڕێکخراوێکی معنی بە مافەکانی مرۆڤ بە سەروەری یاسا بەسەر بەخۆی دەسەڵاتی دادوەری هەموو یەک بێکی و پێشێلکاریان لای ئێمە کاریگەری لەسەر سەربەخۆبوونی دەسەڵاتی دادگا لەسەر سەروەری یاسا بۆیە تۆمارمان کردو، بەڵام کاریگەرترینیان زۆرترین و حاڵەتانی کە تۆمار کراون جێبەجێنەکردنی برارەکانی دادگاکانی لێکۆڵینەوە لایەن بنکەکانی پۆلیس و ئاسایش و ئەفسەرانی لێکۆڵینەوە کەەوە ژمارێکی بەرچاوە کە نزیکەی 332 حاڵەتە و مەترسی دارترینیشان بانگەشەکردنی کۆمەڵێکی ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە چاوپێکەوتیان لەگەڵا کراوە کە ئەشکەنجە دراون کە لای ئێمە ئەم حاڵەتە ئەگەر یەک حاڵەتیش بێت بانگەشەی ئەشکەنجە لە ناو موسساتی حکوومەتی هەرێمە بەڕاستی مەترسیدارە بۆ سەر کۆی سەروەری یاسا. بەهۆی خراپی دۆخی لێکۆڵینەوە لە دادگا سزاییەکانی کەچن و تاوان و نەوجەوانان و بە پێی ئامارەکانی ساڵی ڕابردوو 231 پێشێلکاری بەرامبەر بە تۆمەتبار و گیراوەکان ئەنجام دراوە. لایەنی ئامادەکاری راپۆرتەکەش دەڵێت دەسەڵاتی جێبەجێکردن ئەنجامدەری پێشێلکاریەکانە. هەروەها بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە لە کاتێکدایە دۆخی ڕۆژنامەنووسان زۆر خراپە و بەردەوام ڕوبەڕووی پێشێلکاریەکان دەبنەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە. بەڕێوەبەری سەنتەری میترۆش دەڵێت تەنها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گرنگی بە راپۆرتەکان دەدەن و حکوومەتیش تەنها کاری بووەتە ڕەتکردنەوەیان. ئەو کاتێک کە لە دەرەوە احتیمامی پێدرێن لێرە وەڵامی دەنەوە لەبەرەوە لەبری وەڵامدانەوە لەبەری احتیمام نەدان وەرن با مناقەشەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی کە ئەم ئامارانەی کە دیە چاردی و میترۆ ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی بڵاویەکەن و لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ چەندی ڕاستی تایە وەرن با بە بەڵگە و قسەتان لەگەڵ بکەین. ئێمە لە نزیکەی 100 کەیسی ڕۆژنامەنووس کە وەرمانگرتووە لە هەرێمی کوردستان لە 4 مانگی ڕابردووە ئەم پێشێلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووس کراوە کە حەقی خوراوە پێمان تۆ محامید بۆ تەرخانکەین تا کوبچی لە دادگا سکاڵا تۆمارکەی لە پۆلیس سکاڵا تۆمارکەی بەرامبەر و پێشێلکاریمان بێت کە هەمووی وەڵامەکانیان ئەوەیە کە نەخێر بێمتمانیەک لە بینی خەڵک و دادگاکان دروست بووە. لە کاتی پێداچوونەوە و تێهەڵچوونەوەی بەرایی لە دادگاکانی باری کەسێتی و شارستانی و کارگێڕیدا 147 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە تۆمەتبار و گیراوەکان تۆمار کراوە. هەڵکشانی حاڵەتەکانی گرتن و بێسەر و شوێنکردنی هاوڵاتیان بەبێ بڕیاری دادگا لەلایەک و ئەشکەنجەدان و لێدان و مانەوەی دوور و درێژی تۆمەتبارەکان بەبێ دادگاییکردن لە زیندانەکاندا لەلایەکی ترەوە بووەتە ناسنامەی دادگا و دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.